کاکەبا دەست پێ بکەین. بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر بە گەرمی بە خێراتنی سایت و کەناڵ و رادیۆکان دەکەین بەخێر بێن سەرچاو و زۆر بە گەرمی بە خێراتنی ئەندام پەرلەمان کاک ڕێبوار کاک دارا کاک بڕیارەکەین گەورەیان کردین کە لەم هیناک ئامادە بوون. زۆر بە گەرمی بە خێراتنتانەکەین. ئێمە ئیمڕۆ کۆبووینەتەوە بۆ ئەوەی دەردەشەی ئەوە بکەین بەڕاستی ئەمە چەندین جار ئێمە کۆبینەوە لەسەر مەزلومترین کەسی فیئە کە فیئەی خانەنشینی و فەرمانبەرانە بەداخەوە ئەم دەسەڵاتە تاکو ئیستا بە یەک دەقە وەڵامی ناوینەتەوە. بۆ درێژەدان بەو قسەیە وتە بێژمان مامۆستا سادق ئێستا درێژە بە کۆبوونەوەکە با فەرمێ. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوا لە هەموو لایەکتان منیش دووبارە بە ناوی دەستەی باڵای یەکێتی خانشینانی کوردستانەوە بە خێراتنی هەموو لایەکەکەم و بە ناوی هەموویشتانەوە بە خێراتنی ئەو ڕۆڵە بە ڕێزانەمانەکەین کە پەرلەمانتارن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەمان و چەند پەرلەمانتارێکی تریش بەڕاستی خاوەن هەڵوێستن و خاوەن بەڕاستی یعنی بەکردار سەلماندویانە کە لە پشت کۆمەڵانی خەڵکن ومێ دەکەین کە لەو ڕۆوە زیاتر و چونکە ئیشی ئەوان بەڕاستی کۆتایی نەهاتووە و لەو ڕۆوە زیاتر هەوڵی خۆیان بدەن و لە هەمان کاتا بە خێراتنی ئەو بەڕێزانەکەین لە خانەنشینان بە تایبەتی ئەوانەی کە نەخۆش و ناساغن بە تایبەتی ئەو خوشکانەی کە عەزیەتیان کێشاوە هاتوون. بەڕێزان ئێمە سەرەتا با لە دەردە گەورەکەەوە دەست پێ بکەین. دەردە گەورەکەی ئێمە دەردی موچەیە. بە نمونەیەک دەست پێ یەکەم دوێنێ عەسر ڕێم کەوتە سەیدەلەیەک دەرمانخانەیەک چوم دەرمان بکڕم. بینیم کەسێک دەستی پیرێژنێکی گرتووە و لە ناو سەیدەلیەکان و خەریکی قسە و توێژن لەگەڵ ئەو کەسەی کە دەرمان فرۆشەکە بوو. لەو کاتا منیش بە فزوولی تەدەخولێکم کردم خێرە ئەوە ژنەکەوتی وەڵاهی کاکە گیان دەرمانێکمەوێ بای 11,000 دینارە 4,000 دینارم پێیە. لەگەڵ مناڵەکەی کە لەگەڵ یابوو لەو توێژا بوون چی بکەن کابرای سەیدەلی گوێی لێبوو زانیکەوە پارەیان پێ نییە وتی چییە مۆزوعەکەتان وتی پارەمان پێ نییە دەرمانەکەی دایە و پارەکەی لێوەرنەگرت 4,000ەکەیشی لێوەرنەگرت. ئەوە معاناتی خەڵکی ئێمەیە. با بەرپرسەکانمان با دەسەڵات با ئەوانەی کەوا بە خوێن و بە عارەقی ئەم خەڵکە گەیشتنە ئەو شوێنە با ئەوانە ئەگەر شعوری نەتەوەیی شعوری نیشتیمانیان تایە و ئەگەر ئەوانە خەمخۆری ئەم خەڵکن و خۆیان بە نوێنەری ئەم خەڵکە ئەزانن داچڵکن. بەڕاستی مردنە ئێستا لەم ڕەمەزانە لەم بەرە جەژنانە چەندین عائیلە هەن کەوا ناتوانن پاروی ڕۆژانەی خۆیان پیا بکەن. موچە لە بەغاوە با بە هەر شێوەیە بێت موچەیە خۆ هاتووە بە ناوی خانەنشینانەوە. بەڕێزینە لەو بەغایەی کە ئێمە زۆر جار هێرشی ناڕەوا ئەەکەینە سەریان لەو بەغایە خانەنشینان نەکراون بە قوربانی کێشمەکێشمی سیاسی و بوجە هەیە و نییە و تەصدیق کراوە یا تەصدیق نەکراوە. لەوێ خانەنشینان لە سندوقی خانەنشینی موچە وەرەگرن هەموو یەکی مانگێک پارە ئەچێتە سەر حیسابەکەیان لە بانقەکانە. هەر خانەنشینێک لە هەر شوێنێ بێوێ پارەی خۆی سەحبەکات و کاری خۆی پێ جێبەجێ ئەکا. بەڵام لای ئێمە ئەوان هەر بەو پێیش کە وەکوفی ئەی یەکەم پارەی خانەنشینانیان نارد لێرەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرەتیەکانی خانەنشینانەکەم لە هەرێمی کوردستان کە زۆر زوو لە کاتی خۆیان لیستەکانیان تەسلیم کرد و لیستەکانمان لە پێش هەمووانەوە گەیشتە دەستی وەزارەتی دارایی بەغا. ئەوان پارەکەیان نارد بەڵام ئەمان لێرە بەناوی لە ناو کەوانەیەکە بە ناوی شەهیدان و واریسی شەهیدان و پێشمەرگەوە موچەکانی ئێمەیشیان دواخست و ئەوانیشیان لەگەڵ ئێمە قوربەسەر کردووە. بەڕێزینە ئەوە هەموو ئاهوناڵەی خەڵکی هەژار و خەڵکی دەستکورت و خەڵکی بێدەسەڵاتی ئەم هەرێمەیە لە دەروونمان پەنی خواردوێتەوە. دەیان و سەدان و هەزاران عائیلە هەن لەم کوردستانە موچەکانیان ناگاتە 200,000 دینار. موچەکانیان بچێ بۆ 2 مانگ جاری وا هەیە بۆ 3 مانگ کە ڕۆیشتووە. نزیکترین تقریبا نزیکەی 20 موچەی تەواو ئەسڵەن لەم ساڵانە هەر نەدراوە بە خانەنشینان. بەو شێوەیە ژیان بەرنەسەر. ئەمە نیشتیمان پەروەریە ئەمە میلەت بەخێوکردنە.
تۆزێ داچڵەکێن دەسەڵات واللهی لافاوی زوڵمتان لافاوی ناحەقیتان خۆشتان و ئەوانەیشتان کە کۆیلەی ئێوەن هەموو ئەبا ڕۆژە لە ڕۆژان و خەڵک و کۆمەڵانی خەڵک خەریکە دیسان بێدارە بنەوە خەریکە بایکۆ دەست پێ ئەکاتەوە خەریکە مانگرتن دەست پێ ئەکاتەوە تۆزێ بە هۆش خۆتان نابێنەوە ئێمە حەزمان لەوە نەبوو لێرە ئەم قسانە بکەین حەزمان لەوە بوو ئاهێکتان تیاما بێ و بڵێین سپاسان ئەکەین کە چوون بەدەم بانگەوازی بەدەم بڕیارەکانی دادگای ئیتیحادیەوە کە ئینسافانە موچەی خانەنشینان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تەزمین کردووە و بە شێوەیەک پێویستە جیاب کرێتەوە لە بواری سیاسی ئێمە لەو بڕیارانەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادیە هیچ ستەم و زوڵمێ نابینین کە ئەوترێت دژ بە هەرێمە ئەمە چ دژایەتێکی هەرێمی تایە کە ئەو بڵێ نابێ خانەنشینان موچەکانیان لە کاتی خۆیانە و وەک عێراق نەدرێ ئەمە چه زوڵمێکی تایە لە میلەتی کورد ئێمە خەڵک ئێستا خوێنەوارە خەڵکی ئێستا هۆشیارە وەکو جاران نەماوە تۆ بتوانی خۆڵ بکەیتە چاوی خەڵک ناڕازیە لێتان بەڕێزینە بە خۆتان بچنەوە سبەی و دووسبەی هەڵبژاردنە ئەبێ باجەکەی ئەدەن خۆتان ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن باجەکەی ئەدەن داواتیان لێ یەکەین ئێستایش ئەتوانن بە خۆتانە بچنەوە و بزانن کەوا خەڵک لە چ معاناتێک و لە چ وەزعێکە ئاژی لەبەرەوە داواتان لێ یەکەین کە ڕێ بدەن بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی وە خۆی جێبەجێ بکرێ وەخوا نەخواست ئەگەر گرفتان بۆ دروست کرد ئەوە ئێمە ئەوەی کە ئێستا لە بەرچاوتانە ئەوە نووسراوی ئەنجومەنی باڵای دادوەری عێراقە لە وەڵامی پەرلەمانتارێکی بەڕێزا کە داوای لێ کردوون کە ئەگەر کەسێک سەرپێچی بکا و هیندوا بخات جێبەجێکردنی بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی ئایا لە ڕووی قانونی و قەزاییەوە چی ڕۆبەڕوویانە بێتەوە ئێستا من ناتوانم ئەوەتان بۆ بخوێنمەوە بەڵام ئەوە هەموویمان پێیە هەمووی بەندە قانونیەکانە و مادە قانونیەکانە کە دەڵێ ئەو کەسانەی کە مماتەڵە ئەکەن لە جێبەجێکردنی یاسا و بڕیارەکانی محکەمە باڵاکانە لە ناویشانە محکەمەی ئیتیحادی کە ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بنەوە وەتیایەتی کە هەموو خانەنشینێکی بەڕێز لێرەوە ئەم قسەیە بەگوێی خانەنشینانە هەموو خانەنشینێکی بەڕێز و هەموو متەزەڕیرێک و زیانمەندێکی بەڕێز لەم هەرێمەی کوردستانە دەتوانێت سکاڵا پێشکەش بکات لە دادگاکانە و ئەو کەسانەی کە بەرپرسن لەم بێدادی و لەم نادادیە ئەدرێن بە محکەمە وەسبەینێ ئەژنۆی خۆیان ئەگەزن وە لە میلەتەکەیش بوون کە وەک خەریکە لێی ئەبن جا داوا ئەکەین کەوا ئەوەتان لەبەرچاو بێ کە ئێمە ئێستا حاڵەتێکی قانونیمان هەیە بەڵام هێشتا پەنامان نەبردەوە بۆ ئەم سکاڵایە چاوەڕێی ئێوەین محکەمەی ئیتیحادی هەموو کێشەکانی حەل کردووە بە سوپاسەوە داواکەین لە ئێوەیش مل بدەن بۆ حەق و مل بدەن بۆ مافی هاونیشتیمانیەکانتان و مافی میلەتەکەتان ئەوە خاڵێک هەروەها داواکەین لە وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ وەزارەتی دارایی عێراق هاوکار و هاو ئاهەنگ بن پێکەوە کێشەی موچەخۆرانی هەرێم بەتایبەتی خانەنشینان کە هیچ ئیلتیزاماتێکمان لەسەر نەماوە و ئێمە دۆستیەکانمان هەمووی ڕوون و ئاشکرایە بەتایبەتی ئەو خانەنشینانەی کە مەدەنین و کە خاوەنی خزمەت و تەمەنن ئەوانە ئیشەکانمان زۆر ڕوونە داوایان لێ یەکەین هەردوو وەزارەت بیان و نەدۆزنەوە بۆ یەکتری میلەت نەکەن بە قوربانی کێشەی سیاسی بینی خۆیان و خۆئینکردن لەبەرەوە بە هەردوو لاوە کێشەکانی ئێمە بگەنە حەلێکی نهایی و حەلی بۆ بدۆزنەوە و دووبارە ئەمە بەڕێزینە کێشەکانی ئێمە هەر موچە نییە بەتەنها کێشەکانی ئێمە فەوتانی موچەی ڕابردوویشە کێشەکانی ئێمە پیری و نەخۆشی ئەو خەڵکەیە کێشەکانی ئێمە وەستانە لە بەردەم بانکەکانە بۆ وەرگرتنی موچە گەلێ کێشەی تریش گەلێ معاناتی تری ئەم خەڵکە هەیە بەڵام لێرە ئەمە وەکو نوبزەیەک وەکو کورتەیەک عەرزی جەنابتانم کرد هیوادارم میدیاکارە بەڕێزەکان ئێوە دەنگی میلەتن ئێوە نوێنەری میلەتن
هیوادارم ئەم دەنگەمان بگەێنن بە بەرپرسان و بیگەێنن بە هەموو کەسێکی ناو ئەم کوردستانەوە لە عێراقا. داواتان لێ یەکەم ئەوە بە ئەمانەتەوە بگەێنن ئیکتیفا مەکەن بەوەی مەقتەعێک یا بڕگەیەک هەڵبژێرن و هەر ئەوەندە. داواکەم کەوا کۆی کۆژانەکانمان لە ڕێ ئێوە بگا بە دەسەڵاتداران و جارێکی تر من سوپاسی هەموو لایەکەکەم و دووبارە بە خێراتنی ئەم خۆشەویستانەیەکەم کە لە بەغا نوێنەری ئێمن و هەموو کاتێک کە تەلەفۆنمان بۆ کردوون من ئێستا نامەوێت ناوەکان بێنم چونکو بەڵام هەر کەس خۆی سەربەرز بێ لە ناو خەڵکا ڕووی دێ بچێتە هەموو شوێنێ. ئەم بەڕێزانە کە هاتوونەتە ئێرە وە چەند پەرلەمانتارێکی تری بەڕێزیش هاوشێوەی ئەمان بەڕاستی خەڵکێکی بەغیرەت و خەڵکێکی دڵسۆز و خەڵکێکی لە خۆبردوو ماڵیان و گیرفانیان و زمانیان و قەڵەمیان هەمیشە لە کارایە بۆ خزمەتی ئەم خەڵکە. داوای بەردەوامیان لێ یەکەین، داوایان لێ یەکەین کەوا ئەوە بەوە ئیکتیفا نەکەن کەوا بە قسەیەک و یا بە ڕەیەکی تەرەفێک بێدەنگ ببن. ئەمە مافە و ئەمە حەقی خۆمانە ئێمە لە بەغا ئەمانەوێ ئەو حەقانەمان بۆ ساق کرێتەوە و بگەین بە ئاواتەکانی خۆمان و ناچار نەبین ئەو ڕێگەی تر هەڵبژێرین کە حەیاچوون و محاسەبەی مقەسیرەکانی تیا ئەبێت. جارێکتر بە خێراتنی هەموو لایەکەکەم زۆر سوپاس بۆ هاتنتان و زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. جنابتان